سڵاوتان لێبێت ئازیزان لە خوانی چازۆ ئەم جارش هاتمۆلاتان ئەمڕۆ سوپی نیسک دروست دەکەین بەڵام سوپی نیسکەکەمان بەزەر دروستیەکەین و هەندێک کەرەستەی تری بۆ زیاد دەکەین هەم تامی خۆشەکە هەمیش جیاواز دەبێت لە سوپێکی نیسکی احتیاجی طبعا نیسکەکە پێشتر من جوان شتومەتەوە کردومەتە سەر ئاگر بۆ ئەوی جوان کوڵێ لە ناو مەنجەڵەکە طبعا ئێوازانن نیسک کاتێکەی کوڵێنی ئەم کەفە دەرەکە و پێویستە تۆ کەوشکێک و قاپێکت لابێ کە ئەو کەفە بگری طبعا نیسکەکە بەپێی حەز و ئارەزووی خۆتە یاخود چەند سەرخێزانن لە ماڵێ ئەوەندە بەکارەهێنی و دروستیەکەی طبعا سەرەتا ئەو کەفەیکە هەمانە وەکو ئاماژەم پێەیە جوان ئەیگریت بۆ ئەوەی دواتریش هەڵ نەچێت لە کاتی لێنانە ئاگاداری بە هەر سەرەتاکەیەتی ئەو کەفە دروستەکە دواتر کە لێز کردەوە یاخود دەرەتێنە ئەو کەفەشی نامێنێ سێریکەم خۆشەویستان چەند کەفی تێدا بوو ئەو کەرەستانی کە پێویستمانە بۆ سوپەکە گوێزەر باشە گوێزەرکەم جوان شتۆ پاکم کردووە و لەگەڵ پیازێک و لەگەڵ پەتاتە طبعا ئەم سیانە کە تێکەڵیەکەی هەم تام و لەزەتێکی خۆشیاتێ هەمیش ئەتوانی زیاتر بەکاربێنی طبعا من پیازێکی بچووکم بەکارێنەوە لەگەڵ پەتاتەیەکی مامناوەند و لەگەڵ دوو گوێزەری تقریبا مامناوەندە زۆر گوێزەرەکەشمان گەورە نییە بەدڵی خۆتە کە چۆن بەکارێنی و پێویستمان بە خوێ بێ پێویستمان بە بیبەری ڕەشە بێ پێویستیشمان بە پوڵ بیبەرە بێ و لەگەڵ ڤیجیتا ئەمەیە کە لە چەند سەوزەواتێکی و شکراو پێکات و هەروەها خوێشی تێدایە واتە تۆ سەرەتاتوانی ئەو بەکار بهێنی کە خوێ تێدا ئەنجا دواتر تامی بکەیە گەرزانیت خوێی کەمە خوێ احتیاجی خۆمانی بۆ زیادکەی و لەگەڵ زەردەچەوە کورکەمەی پێوترێ و لەگەڵ شعرێت طبعا ئەم شعرەیە کە هەمە شعری برنجار احتیاجی وردکراوەکانە ئەگەر ئەم جۆر شعرەیەش بەکار نهێنا لەبەری زوو نەرمە بێ من ئێستا بەکاری ناهێنم تقریبا لە ئاخیرا 5-6 قوڵێکێکی بمێنێ سوپەکە جوان بکڵێ ئەنجا ئەمە بەکارهێنم ئەتوانی هەر شعرێ دەنگ درێژەکانی احتیاجیش بەکار بهێنی خۆ و پارچە پارچەکەی تو وردیکەی طبعا ئەمە کەفی ماوە بۆیە ئەو کەفەیە گرم باشە ئەنجا کەرەستەکانی بۆ زیاد دەکەم بەو شێوەیە ئێستا ئەو پەتات و پیاز و شتێک کە هەمانە طبعا وا وردی بکە بۆ ئەوەی زوو بکڵێ لەگەڵ ئەو نیسکەی کە هەمانە باشە بەو شێوەیە وردی بکە بۆ ئەوەی زوو لەگەڵ ئەو نیسکەی کە هەمانە بکڵێ طبعا لە هەمووی گرنگتر چیمان زۆر پێویستمان بەم ئامێرە ئەبێ ئازیزان ئەمە ئامێرێکی کارەباییە بۆ هەندێ لە سۆس و سوپیش بەکارێنرێت چونکە ئێستا ئێمە ئەو پیاز و پەتاتە و گوێزەرێک کە بەکاری هێنین ئاوا نابێ هەر ئاو بە لەسکراوێکی گەورە تێیدا بێت چونکە وردەبێ و نەرمە بێ کاتێک کە نەرم بوو بەم جیازە جوان تێکەڵ یەکەین و ئەو کاتەوەکو سوپێکی ئاوی لێ ینی هیچ شتێک نابێت لە بەردەستات تێکەڵیکەیت و بێتە بەردانت ئیزعاجت کە جوان هەمی بەوە وردەکەی هەمیش پەتاتەکەش بەو شێوازە وردی بکە وا بەو شێوازە وردی بکە بیکەرەنایی بۆ ئەوەی لەگەڵ کەرەستەکانە زوو بڵێ ئێستاش پیازەکە هەمووی سەرەتا بیکەرەنە و ئەو نیسکەی کە هەتە واتە لە کۆتاییە یاخۆت چەند خولەکێکی بمێنێ میکە ناوی لەبەرەوەی ناکوڵێ و دواتریش بۆ ئامێرە چەنیش وردیکەی جوان نایبڕێ وردی ناکە ئەو کاتە هەر تۆزە خەڵتەیە کەرەمێنێتەوە ئیزعاجەکە بۆیەوە پێویستە کە سەرەتاکە بۆ شێوازە هەمووی جوان تێکەڵکەی و تاوەکو جوان ئەقوڵێ ئێستا ئەتوانی هەندێک لە ڤیجیتاکە و لەگەڵ خوێ بەڵام ئۆکوتە مەتوانی خوێکەش بەکار نەهێنی جارێ طبعا ئەو شتانی کە کردومانەتە ناو ئێرە هەم گوێزەر هەم پیاز هەمیش پەتاتە خۆی هەمووی لەناو ڤیجیتاکەیە هەیە یعنی ئەتوانی ئەوە کەم بەکار بهێنی ئەمەیان زیاتر بەکاربێنی ئەتوانی ئەویان زیاتر بەکاربێنی فرێشەکەی ئەمەیان کە و شکراوتۆ کەمتر بەکاربێنی جا بەدڵی خۆتە بە هەر شێوازێک دروستێکی بەڵام گرنگەوەیە ڤیجیتاکەی تێ بکەیت چونکە تام و لەزەتێکی زۆر عەجایبەیە بە ئەو سوپی نیسکەی کە هەتە باشە طبعا من کەوچەکەم زۆر بچووکە بۆیە سێدانم بەکارهێنا بیبەرەکە لەگەڵ پوڵ بیبەرەکە و بیبەرە ڕەشەکە جارێ بەکار نەهێنم هەندێک زەردەچەوە بۆی زەردەچەوەکەش زوو لەگەڵیا ببێ بۆی ڕەنگی تۆزێک بەلای زەردا بڕوانێ باشە ئەمانە هەمووی جوان
تێمان کرد تێکەڵی بکە بەو شێوەیە ئەنجا لی گەڕێ بۆ ماوەی 15 خولەک تقریبان لەوانەیە کەم تریشی بوێ بەڵام چونکە گوێزەری تیا لەگەڵ پەتاتە هەردووکی ڕقن پێویستە کە جوان جوان نەرم بێتەوە ئەنجا بتوانانی بە مەکینەکە تێکەڵیکەی ئەمە ئەگەر ڕەنگەکەی و بەدڵ بوو ئاوا باش بوو زەردەچەوەکەمان تێکردبوو توانی وازی لێبێنی زەردەچەوەی تری بۆ زیاد نەکەی ئەگەریش ویستت زیاتر بەلای زەردا بڕوانێ توانی زەردەچەوەی زیاتری بۆ تێکەی شعرێکە لە چ کاتێکاتیەکەی لەو کاتیاتی ناکەی کە تۆ بە مەکینەکە شتەکان تێکەڵەکەی لەبەری کە بە مەکینە تێکەڵیکەی ژوور دەبێ ئەو کاتە یعنی هیچ هینێکی نابێت لە ناو سوپەکەتا بەڵام کاتێک تێبکە کە تقریبا 5-6 خولەکێکی مابێ و بە مەکینەکە جوان تێکەڵت کردبێ ئەنجا شعرەکەی بۆ زیاد بکە هەم تامولەزەتێکیاتی هەمیش زۆر خۆشە بێ و دواتر لە ئاخیراتوانی هەندێک زەیتیشی بۆ زیاد بکەی زەیتی زەیتون بێ زۆر باشترە ئەگەریش ناتوانێت سڵ زەیتیشی بۆ بەکار نهێنی هەر ئاوالی گەڕی تاوەکو بۆ خۆی جوانە کوڵێ و بێزەیت بێ یاخود دەتوانانی تەنها کاتی سێرڤزەکە هەندێک زەیتی زەیتون و لیمۆیەک و تۆزە پوڵ بیبەر و بیبەری ڕەشی بۆ زیاکەی نمبەر وانە بێ کاتە بە ئاو کوڵێ و یەمۆلاتە ئازیزان دوای دەخولەک سوپەکەمان وردەوردەوە ئەقڵێ ئێستاش بۆ جیهازە جوان جوان ئەو کەرستانی کەتیایەتی کە گوێزەرەکە و پیازەکە و پەتاتەکەی هەمووی جوان جوان وردەکە وانە ئازیزان تا جوانتر تێکەڵی بکەی ئەو کەرستانەی کە هەیە هەمووی جوان جوان وردەبێ ئێستا تقریبا هەمووی جوان ورد بووە و ئەو شعرەی کە هەمانە ئێستا بۆی زیاد دەکەین لێگەڕین تۆزێکی تر تاوەکو شعرەکەمان جوان نەرمە بێ ئەنجا لەسەر ئاگردایانین و ئیتر سێرڤزیەکەین طبعا ئەگەر دووبارە کەفی گرتە بووەوە شێوازە کەفەکەی دەرەهێنین ئازیزان ئەوە سوپەکەمان وردەوردەوە پێگەشت لەبەرەوەی شعرەکەمان تێکرد وتمان با تۆزە لەسەر ئاگر بێتەوە تاوەکو شعرەکە نەرمە بێتەوە ئێستاش قاپێک ئەو سوپەی کە هەمانە طبعاً زۆر زۆر جوان دەرچووە اینجا هەندێک زەیتی زەیتون نەتوانی ئێستا بۆی زیاد بکەیت و هەندێکیش بیبەری سوور واتە پوڵ بیبەر ئەگەر حەزت لێ بوتون بێ و هەندێکیش بیبەری ڕەش بۆ شێوازە و دواتریش کە خواردت لیمۆم قاش کردو لە پاڵێدەمنەوە ئەتوانی بە هەمان شێوە لیمۆکەش بکەیتە ناوی تاوەکو سوپەکە هەندێک تۆزێت توش و تون و ئەوانە تێکەڵ بێت تامی زۆر خۆشە بێ هیوادارم سوتان لێ بینی بێت سەبسکرایبی چەناڵی یوتیوبم بکەن کاتێکی شەد